نەوتی هەرێم ئەو پرسەی نەتەنها هاوڵاتیان بەڵکو بەشێکی زۆر لە پەرلەمانتاران و بەرپرسانی حکوومەتیش دەڵێن ئاگاداری ئەو پرسە نین و زانیاری پێویستیان ناخرێتە بەردەست. ئەوەش بۆتە هۆکاری نەمانی متمانە لە نێوان پەرلەمان و حکوومەتدا. ئەندامێکی لیژنەی داراییش لە پەرلەمانی کوردستان دەڵێت نەبوونی سیستەمێکی دروست و شەفافێت لە ئافرۆشتنی نەودا وای کردووە ئەو متمانەیە نەمێنێت. مەسلەکە مەسلەیەکی مؤسساتیە عیلاقەی بە شێوەیەکی گشتی بە دۆخی سیاسیەوە نییە، چونکە ئێمە پێشەوەی دۆخی سیاسیش ئاوە ئاڵۆز بێ هەر بە چاوی گومانەوە لە زانیاریەکانی وەزارەتی سامانە سروشتیەکانمانە ڕوانی، چونکە ئەو ڕێگە بە ساختکردنەوەی زانیاریەکان نادا، ڕێگە بە تەدقیقی یان وردبینیکردنی ئەم زانیاریانە لەلایەن لایەنی سێهەمەوە نادا کە نە بەشێک بێ لە حکوومەت و نە بەشێک بێ لە پەرلەمان. هەرچەندە ڕەخنەکان لە کردی نەوتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ چەندین ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە، بەڵام ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دەڵێت هۆکاری نەمانی ئەو متمانەیە بۆ دۆخی سیاسی هەرێم و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان دەگەڕێتەوە. ئەم دۆخەی لە نێوان حکوومەت و کەرتی نەوت و وەزارەت سامانە سروشتیەکان دروستبووە پەیوەستە بە دوو خاڵی سەرەکی. یەکەکیان پەیوەستە بە ململانەی سیاسیەکان، واتە ملبانەی ئەو سیاسیەکان کە لە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان کاریگەری زۆری هەبوو بۆ ئەوەی وێنایی ئەم کەرتە بەم شێوە بکرێت. بەشی دووەمیشیان پەیوەندی بە دامەزراوەی کردنی ئەم کەرتەوە هەیە. نەوتی کەرکووک کە ماوەی 6 مانگە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە دەفرۆشرێت باوتەی سەرۆکی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی ئەو پارێزگایە تا ئێستا نە بەغداد و نە هەرێمی هیچ پڕاپارەیەکیان بەو شارە نەداوە. دەژڵێت ئەگەر بەو شێوازە بڕوات هەڵوێستیان دەبێت وەک ئەنجومەنی پارێزگا. ئەوەی کە ئێمە تێبینیەکەین ئێستا شەفافێتێک نییە لە دیاریکردنی بڕی فرۆشراو لەلایەن هەرێمی کوردستانەوە، ئەوەی لای حکوومەتی عێراقیەوە فرۆشراوە کە بڵاو کراوەتەوە سۆمۆ ڕادەست کراوە، ئەوەیان نەزانین بە ژمارە لامانە، بەڵام ئەوەیە کە پارەکەش لە حکوومەتی عێراقی ڕادەست نەکراوە کە ئەوە متمانەیەکی نێشتەوە لەگەڵ حکوومەتی عێراقی. هەرێمی کوردستان لە 15 حوزەیرانەوە بڕیاری داوە بە سەربەخۆیی نەوتی هەرێم بفرۆشێت، بەڵام تا ئێستش گرفتی قەیرانی دارایی هەیە و نەیتوانیوە چارەسەرێکی بۆ بدۆزێتەوە. باز لەوە دەکرا فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بە سەربەخۆ دەبێتە هۆی خۆشگوزارانی هاوڵاتیانی هەرێم، بەڵام خۆشگوزارانی هاوڵاتیانی هەرێم گۆڕا بۆ ئەوەی کە پەیوەندی نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەو داتانەوە کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە دەدرێت لاواز ببێت. یەشقادر NRT هەولێر.